بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و تۆمارکردنی چەند حاڵەتێک لە قەزای چۆمان وای کرد قەزاکە کەرەنتین بکرێت و هات و چۆ بۆ ناو قەزاکە و دەرەوەی قەزاکە ڕاگیرا و بازاڕ و دەوامی فەرمانگەکانیش داخرا. دوای 4 ڕۆژ لە کەرەنتینی قەزاکە لێژنەی باڵای کۆڕۆنا چەند ئاسانکاریەکی کرد و ڕێکاری نوێ گیراونەتە بەر. دیارە ئێمە دوای تۆمارکردنی و حاڵەتانەی ئەو چەند ڕۆژانەی دوایی بە باشمانزانی لێژنەی باڵای ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزای چۆمان کۆبوونەوەمان کرد بە باشمانزانی هەندێک ڕێکاری پێویست نەک کەرەنتین خەڵکەکە بێ هەندێک ڕێکاری پێویستی خۆپارێزی تەندروستی لەژێر ڕێنماییەکانی تەندروستی بگرینە بەر هاتو چۆمان هاتنوچوون بۆ قەزا و نەحەجۆمەرامان سانسۆر کرد بە پێی پێویستی و حاڵەتی زۆر پێویست نەبی هاتو چۆنەکەن و دەوامی فەرمانگەکانمان ڕاگرت و بازارمان بە تەواوی دوکانەکان داخست بەڵام دوێنێ هەندێک لێژنەی باڵا هەندێک بڕیاریدا هەندێک ئاسانکاری کرد چونکە ناچارین ناتوانین دەبی نەفەسێک بە ژیانی خەڵکی بدەین و ڕێکارەکان هەندێک خاو بکرێتەوە بۆ ئەوی بتوانێت خەڵکەکە کاروباری ڕۆژانەی خۆی بەڕێ بکەوە چاکترین کار کە بکرێت پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزێن ئاگان لە خۆیان بێ. لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوو لە قەزای چۆمان 892 سەمپڵ وەرگیراوە لە کۆی ئەو ژمارەیە 43 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون کە 34 کەس لە ڕەگەزی نێرن و 9 کەسیش لە ڕەگەزی مێن. بچووکترینیان ساڵێک و 8 مانگە و بەتەمەنترینیشیان 67 ساڵە. بەپێی زانیاریەکانی 6 کەس لە توشبوانی قەزای چۆمان باری تەندروستیان ناجێگیرە و لەژێر ئۆکسجیندان. لە سەرەتای دەستپێکردنی وەرگرتنی نمونە لە گومان لێکراوان پاشان لە بەرکەوتوەکان تاکو ئێستا 892 سامپڵ وەرگیراوە و لە کۆی ئەو سامپڵانە ئەو نمونانێکە وەرگیراون 43 توشبوو هەیە لە سنووری قەزای چۆمان 34یان لە ڕەگەزی نێرن و 9شیان لە ڕەگەزی مێنن. لە ناویاندا 3 منداڵ هەیە و بەتەمەنترینیشان 67 ساڵە و بچووکتریشان ساڵێک و 8 مانگە. ئەوانەی کە ڕەوانە کراون باری تەندروستی هەندێکیان ناجێگیرە و بەگشتی ئەوانەی تر باری تەندروستیان جێگیرە و لەسەر چارەسەر دانراون. قەزای چۆمان سەر بە پارێزگای هەولێرە و لە 4 ناحیە پێک دێت و ژمارەی دانیشتوانی 33402 کەسە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناش سەنتەری قەزای چۆمان و ناحیەی حاجی ئۆمەرانی گرتۆتەوە. تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی بەسەر ڤایرۆسەکەدا زاڵ بن و ڕێگری لە زیاتر بڵاوبوونەوەی بکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.